ئێمە بۆ 12 ساڵە لەو بارەدا ئیش دەکەین. ئەم ساڵ لە ساڵی پار زیاترە، پار لە پێرا زیاترە. دیارە هەم بەکارهێنانی هەم بازرگانیکردن بۆ مادانەوە لاڵقشانەیە. لە یەکێکی 2016ەوە تا ئێستا نزیکەی 50 کەس لای ئێمە دەستگیرکراوە، هەم لەسەر بازرگانیکردن هەم لەسەر بەکارهێنانی. و بەم ئافرەتەشەوە کە ئێستا باسی یەکەین پەنای بردووە بۆ هێنانی ئەو جۆرە مادانە، 5 ئافرەتی تریش لای ئێمە حکوم بوون، هەم لەسەر بازرگانیکردن هەم لەسەر بەکارهێنانی. وەگزای لەمەوەی ڕابردوودا نەخشەی هەرێمی کوردستان لە ڕووی مادەوەژبەرەکانەوە یەکێک بوو لە ناوچە هەرە پاکەکان لە جیهاندا. ئایا لە ڕووی ئێوەی کە ئێستا بەراورد بە ساڵانی پێشووتردا هەرێمی کوردستان لە چه ئاسێکدایە بۆ بەکارهێنانی مادەوەژبەرەوە وها بۆ بازرگانیکردن بە مادەوەژبەرەوە؟ دیارە تا ساڵی 1990 عێراق پاکترین وڵات بووە بە کوردستانیشەوە کە لەو جۆرە مادانەی هەر نەبووە، توانم بڵێم هەر نەبووە. لە دوای کۆڕەوەکە و شەڕی ناو خۆ و کارەساتی هەڵبجەوانە و بۆ کۆچکردن بۆ هەندەران سەری هەڵدا ئەو مادانە وەکو پێویستی سنوورەکانمان نەدەپارێزا. و ئێمە دیارە دراوسێ وڵاتێکین کە ئەوانیش بەدەست ئەو جۆرە مادانەوە ئەناڵێنن. ئەویش سنووری بە وڵاتێکەوە کە پێی ئەڵێن ئەفغانستان لێ ئەوە داخلێ بێ و بەشیشی بەرێمەوە. من ناشارمەوە لە هیچ کەسێ لە وڵاتی ئێمە هەیە، بازرگانی هەیە، بەکارهێنەریشی زۆرە. بەس خۆشبەختانە تا ئێستا نەبووە بە دیاردا تەنانەت حاڵەتە. ئەگەر بێت و بە هەمومان پێشی لێ نەگرین زۆر مەترسیە بەرەو دیار دەبووم بچێت بۆی نێشارینەوە. من سامان لە ڕوودا یان ئەگەر بکرێ ئێوە زیاتر ئەو مادەوەژبەرانە لە چ شارێکی کۆماری ئیسلامی ئێرانوێت لە باشووری کوردستان دواتر لە باشووری کوردستان ئەوانە بەکارێن بازرگانی پێکرێت یاخود ئێرە بۆتە ڕێڕەوێت بۆ وڵاتێکی دیکە بۆ نمونە دەفرۆشێت یان هەرێمی کوردستان؟ زۆر باز لە ترانزیت دەکرێت کە ئێرە بێ بە ترانزیتی مادەوەژبەرەکان بەزی تا ئێستا ئێمە لە هیچ شوێنێ بەو کەمیەی کە وەکو ترانزیت بڕوە بە کامیۆن بێ بە شتێ بێ دەستی بەسەرانە ژیراوە لای ئێمە. ئێران نەک لە شارێک، ئێرانیش لە ئەفغانستانەوە ڕووەک ئەو مادانە دێتە ناوەوە کە دێ بۆ ئێرە بەڵێ لێرە بازرگانیش پێوە کرێت بەکارهێنەریشی زۆر بووە. سامادەیەک تر پێیا بووە کە پێڵەن شیشە لە تریاک و لەوانی تر سناکترە. شیشە ئەو کەسانن کە خۆیانە تەقێنەوە یاخود پەلامارە دەن ناگەڕێنەوە بەکارهێنن. بۆ نمونە لە ناو داعشیش پێیان بووە لە باخەڵیان بووە کە کوژراون دەریانێناوە. ئێستا لای ئێمە لەو شیشەیە زۆر بەکارێت، ئەوەی کە بەکارهێنێ عەقڵی لای خۆی نامێنێت، پەلامار ئەدا، سەرپێچی مروری ئەکات، تەقا ئەکات، لە ماڵەوە ئاژاوە ئەنێتەوە. ئێستا لە هەرێمی ئێمە لە کوردستانی ئێمە لەو جۆرە مادەیە زۆر هەیە ئالوودە بوون یانی چ هەر بۆ خەڵک ئالوودەیە و مادەوەژبەران بوو بێ وەکو ئاماژلاتان بوو بێت؟ ئەی چۆن خەڵکی ئالوودە بوو؟ چۆن ئالوودە نەبووە؟ خەڵکی لای ئێمە 5 دەستگیر کراوەتەوە لەسەر ئەو مادانە کە بەکارهێناوە. ئێمە ئالوودە بوونە. بەس بەداخەوە تا ئێستا ئێمە شوێنێکمان نییە ئەو کەسانی تیا چارەسەر کۆین کە خۆی لە قانونەکە هاتووە باز لە شوێنێک دەکا بۆ کەسانی کە بەکارهێنن بۆی لەو شوێنە جاریش کە ڕابێنرێنەوە چاک بکرێنەوە. تا ئێستا ئێمە خەستەخانەیەکمان نییە، شوێنێکمان نییە ئەو کەسانی تیا چارەسەر بکەین. ئەوەی کە لای ئێمە دەستگیرەکرێ بە فەرمانی دادوەر ئیحالەیەکەین بۆ مەحکەمەوە لە شێش ئەچێتە کە سەلام کە پێڵەن چاکسازی گەوران زۆر خراپتری لێدێک لەوەی کە لە دەرەوەیە. ئەو ئاماری کە باسی کرد شەری بیانی ئاماری وەلا شنێکی بیانی هاتنی و ئاوارانەی شکاریگەریە بۆ لەسەرەوەی کە مادەوەژبەرەکان زیادکردن کەسانی ئاوارەیەکیا بۆ یاخود نەخێر؟ نا خەڵکی هەرێمی کوردستانە، خەڵکی کۆماری ئێرانە، عەرەبی تایە، کوردی تایە، فارسیشی تایە. ئەو کەسانە چارەنووسیان چیە بێت ئاوتێ ئەدرێتە ژوورەوە چکام کەسانە؟ ئەوانەی کە ئاڵودەن دیارەوانەی کە ئاڵودەن لێمە لای ئێمە بە فەرمانی دادوە دەستگیرەکرێن. ڕۆژی دادگاییکردنیان کێشەکانیان یەکلایە بێتەوە ئەگەر حکم بۆ ئەنێرن بۆ چاکسازی گەوران. بەس من لێرەوەیڵێم چاکسازی گەوران جارێکی ترە لێمەوە بۆتە شوێنی باندی مادەوەژبەرەکان. کڕین و فرۆشتنی پێوەکرێت ئەچێتە ژوورەوە. ئێمە نمونەمان لە مانگانە خەڵک ئەگیرێت، جاری وایە لە هەفتەیەکە 2 وەجبە ئەگیرێت. خەڵکێ لە خراپترین شوێنە بردوێتە ناوەوە. سند ئەی بە لێرە باسیکە بە کوێ خۆی هەڵی گرتووە، لەوێت دەستیان بەسەرا گرتووە گرتویانە، لە باینجانە بردویانە،
لە شتی ترا بردویانەدا مادەیەکی زۆر ئەچێتە ناوە. باشە برایژان لەگەری شتێکتان گرتوخانەیەکتان پێ کۆنتڕۆڵ نەکرێت چۆن نەتانەوێت خەڵک هاوکاریتان بکە هەرێمی کوردستان بتوانن بە شێوازێک نێڵن ڕێژەکە زۆر. ئەم پرسیارە زۆر جوان بوو. ئێمە پێشتریش هەوڵی ئەومان داوە کە ئەمانەی بەکارهێنەی مادۆژبەرەکان یاخود بازرگان لە زیندانەکانی تر جا بکرێنەوە. تا ئێستا ئەوە نەکراوە. لە هەر شوێنێک کە تۆ 10 ساڵ لە شوێنێ بووی پەیوەندی لەگەڵ زیندان هەبوو ئەبێ ئاڵوگۆڕ لەو کەسانەشدا بکرێ لەوێ ئەبێ ئاڵوگۆڕیان پێ بکرێ. ئەژینا قسەی تۆ زۆر جوانە. من نەتوانین لە زیندانێک چارە سەرکوێنی و خەڵکانەی تر چۆن ئەمە ژۆ بەڵام زیندانە چاکسازی گەوران سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئێمە ئاسایش لەوێنین ئەوان خۆیان پۆلیسیانەیە ئەوانیانەیە ئەتوانی بچین لە مەسوولی زیندانی ئەوش پرسیار بکەن بزانت چ کارە ساتێکە لەو زیندانەدا. بەڵێ زۆر جارە ئەوترێ بردننی ئەم مادەوەژبەرانە بەناو زیندانەکان یان هەر بەکارهێنان و ئالوودەبوونی ئەو کەسانی بەتابی لە زیندانەکانان قسە لەگەڵ ئێمەکەن ئەڵێ دەستی کەسانی بەرپرسی لەپشتە یعنی بەکارهێنان و بازرگانی پێوەکردنی دەستی بەرپرسانی لەپشتە. ئەمە چۆن نا من ناڵێم دەستی بەرپرسی لەسەرە بەڵام لێک نزیک بوونەوەی زیندای من لە هەموو دنیادا زیندان بەریەککەوتن نییە. ئازلێکە بێت لە بینی هەردووشانە نابێت لەم سەبێت دەست لێدا نەبێ بەداخەوە لێرە تێکەڵاوەکرێن هەمویان بێکەوە ئافرەت ئەچێ مناڵە چێ گەورە ئەچێت خزمی دوورە چێ نزیکە چێت خەڵکی بەهێندە شتێم باسی نەکەم خەڵکی ناو زیندانەوە لە دەرەوە شتی کڕیوە خۆی هیچ کاسی بێک نیە لێوە چ کاسی بێکە بەڵێ لە چاکسازی گەوران نازانم من ئەگەم لێرەیە چ مادەیەک زیاتر لێرە بەکارهێنەری زۆرترە لە مادەکانی ئەمن پێشتر باسی وتم شیشە واتە لە ئێران کرستاڵی پێڵێن شیشەی پێڵێن ناوە ئەم ڤیتامینە ئەمە مادەیەکی زۆر ترسناکە لە مادەکانی تر لای ئێمە.